دوای ئەوەی لە هەرێمی کوردستان ژمارەیەکی زۆر لە بەکارهێنەرانی مادەی هۆشبەر دەستگیر کران و دواتر هیچ سنتەرێکی شیانەوەی ئەو کەسانەی کە سزادرابوون بە تایبەتی بە مادەی هۆشبەر هیچ سنتەرێکی شیانەوە نەبوو. ئەوە بوو هەوڵەکان چرتر کرانەوە لیژنەیەک پێکێنرا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوەی ئەو کەسانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەر و سزایان وەرگرتووە لە چاکسازیەکاندا سنتەرێکی شیانەوەیان بۆ بکرێت. جا ئێستا من لەگەڵ میوانەکەم هەم گفتوگۆ لەسەر ئامارەکان دەکەم بۆی بزانم لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان چەند سزادراو هەن کە بە مادەی هۆشبەر سزادراون، واتە لەسەر مادەی هۆشبەر سزادراون. جگەلەوە بزانم لە کام پارێزگاش زیاترینن. لەگەڵ میوانەکەم گفتوگۆ دەکەم. کاک ئەحسان لەگەڵم دەبێت. ئەحسان عەبدوڕەحمان بەڕێوەبەری گشتی چاکسازیەکان لە هەرێمی کوردستان. کاک ئەحسان سڵاوت لێبێ. سەرەتا پێم بڵێ ئامارەکان چۆنن و لە پارێزگاکان بە چ شێوەکەن، دواتر باسی ئەو سنتەرە دەکەین کە بڕیاردرابوو بۆ شیانەوەی ئەو کەسانەی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن سنتەرەکە بەکوێ گەیشتووە کارەکانی لە چ ئاستێکدایە. بەڵێم کاتتان باش بەخێر بێن کاک بڕیار. ئێمە لە چاکسازیەکانی هەرێمی کوردستان 6 چاکسازیمان هەیە. لەو چاکسازیانە ژنان و مناڵان و گەوران لە هەرسێ پارێزگاکە و ئەمڕۆ 6,020 کەسی تێدایە. لەوانە 1746 کەسی بەداخەوە مادەی هۆشبەرە کە ڕێژەی یەکەمی گرتووە. ئەمە کاریگەری زۆر خراپی لەسەر هەم کۆمەلگای کوردی و هەم لە سەر شارەکانی هەرێمی کوردستان و عێراقەیە. کام پارێزگا پشتی شێری بەردەکەوێت دووە زۆرترین ڕێژەی سزادراوی بەکارهێنەری مادەی هۆشبەری تێدایە. بەهۆی فراوانی هەولێر و بەهۆی ئەوەی کە ئەم لاجئێک و ئاوارەیەکی زۆری تێدایە و هەولێر فراوانە ڕێژەی تاوان زیاترە و ئێستا مادەی هۆشبەر لە هەولێر پلەیەکی گرتووە لە چاکسازی باشە. سەبارەت بە ئەو سنتەری شیانەوەی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر لە چاکسازیەکان سنتەرەکە دەست بەکار بووە کاری تێدا دەکرێت یاخود لە چ ئاستێکدا؟ بەڵێ ئێمە تەبەن بەپی یاسای ژمارەیەکی ساڵی 2020 ئەمە مشڕع حکوومەتی ئیجبار کردووە کە ملزەمی کردووە کە سنتەری شیانەوە و سنتەری چارەسەری دروست بکە بۆی ئەوانی کە بەکارهێنەری مادەی هۆشبەرن وەک قوربانی سیرکرێن، وەک نەخۆش سیرکرێن، نەک وەکەوەی تاوانبار. بەڵام داخەوە سنتەر تا ئێستا لە هەرێمی کوردستان نییە. بۆی ئێمە بیرمان لەوە کردووە کە ناو چاکسازیەکان ڕۆژانە ڕێژەی تاوانی مادەی هۆشبەر زیادە بێ و لە هەر شەش چاکسازیەکە ئێستا سنتەری شیانەوەمان کردوێتەوە بە بەیانی ڕسمی و ئەو سنتەرانە کارێکی زۆر باشیان کردووە. هەر ئەو سنتەری شیانەوانە زیاتر لە ناو چاکسازیەکانن بە کارمەندانی خۆمان، توێژەرانی دەرونی کۆمەڵایەتی و دکتۆری دەرونی و معالج نەفسی سەردانی ئەو سنتەرانە دەکەن. کارمەندی تایبەتمان بۆ داناون و هەتاوەکو ئێستا 827 کەس داخلی ئەو سنتەرانە بوون. ئەتوانم بڵێم ستانەوە پێنجیان چاک بوون و گەڕانتەوە بەس یاسای خۆیان. زۆر باشە. سەبارەت بەوەی کە لە چاکسازیەکان ژمارەیەکی زۆر لە سزادراوی تێدایە و بە گوێرەی ئەو ڕێنمایە و مافەکانی مرۆڤیش بێت ڕێژەکە زۆر لە ئاستی جیهانیەوە بەرزترە. پلانی ئێوە چییە لە ساڵی داهاتوودا چۆن کار لەسەر ئەوە دەکەن کە لانی کەم ڕێژەکە کەمتر بکرێتەوە چاکسازی زیاتر دروست دەکرێت یاخود چۆنە؟ ئێمە بۆ پلانی ساڵی داهاتوومان پلانماندانەوە کۆمەڵێ لەو پلانانێک لەو پلانان دروستکردنی بینای بەڕێوەبەراتی گشتی چاکسازیە و دروستکردنی بینای بەڕێوەبەراتی چاکسازیەکانە لە هەرێمی کوردستان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان و نۆژەنکردنەوەی چاکسازی گەرمیانە کە پێویستەکە ئینشەڵا لە ماوەیەکی نزیکە بۆ نزیکی بەهار ڕەنگە ئەو تەواو بێ و موافقەماوە گرتووە لە کاتێکی نزیک دەست بەکارەکانەکەن و ئێمە پلانی ساڵی داهاتوومان بۆ کەمکردنەوەی ڕێژەی قەڵەباڵغی ناو چاکسازیەکان یەک لە پلانەکەمانەوەی کە چاکسازی زیاتر بکەینەوە لە هەڵەبجە و لە زاخۆ و لە سۆران داوامان کردووە حکوومەت لە 2026 لە ئەو سێ شوێنە بکاتەوە هەم ئیدارە سەربەخۆکان و هەم لە پارێزگای هەڵەبجە کابێتە ئێمەش وەکەوەی کە دەوری کاریگەری خۆمان بگیرن لە پارێزگای هەڵەبجە و جگە لەوە پلانی ئەومان هەیە کە بۆ کەمکردنەوەی ئەو ڕێژەی قەڵەباڵغیە لە ناو چاکسازیەکان کۆمەڵێ پلان ماداناوەیەک لەو پلانانە ئەوە بوتمانکردنەوەی چاکسازی و دووەم لێبوردنی گشتی. باشە بە کورتی ئەگەر وەڵامم بدەیتەوە لەگەڵ چاکسازیەکانی حکوومەتی عراقی بە تایبەتی لەگەڵ وەزارەتی داد و ئانە هەماهەنگیەکانتان چۆنە بە کورتی پێم بڵێ؟ ئێمە تازە خەریکە لە ڕێی پەیوەندی بە جەنابی کاک دکتۆر خالید شوانی ئەکەین و پەیوەندیمان کردووە و هەماهەنگیمان هەیە ئێمە سەردانمان کردووە ئەویش سەردانی ئەوانیش وەفدیان ناردووە سەردانی چاکسازیەکانی هەرێمی کوردستانیان کردووە و پەیوەندیەکان
لە ئاستێکی مامناوەدایە بەڵام لە ساڵی داهاتووە پەیوەندیەکان زیاترەکەین نەتوانین بڵێن کارەکانمان و بە هەماهنگگی زیاتر بکەین بۆی هەمووی هەم بەشداری ئەو خولانە بکەین کە حکوومەتی عێراق وە لە دەروی وڵاتی کاتەوە لە ناو وڵاتی کاتەوە ئەوانش بەشداری و خولانە بکەن کە ئێمە لە هەرێمی کوردستانێکینەوە و پلانی ساڵی داهاتوومان کۆمەڵێ لەو پلانانە خەمە ڕوو کە پێویستە ئێستا باسی بکەین بینای دروستکردنی بینای ئەکادیمی چاکسازیە و دروستکردنی بینای چاکسازەکان و بەستنی یەکەمین کۆنگری چاکسازی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق هەماهنگگی زیاتر لەگەڵ ڕێکخراوەی دەوڵەتەکان و هەماهنگگی زیاتر لەگەڵ چاکسازەکانی عێراق وکردنەوەی خولی جۆراوجۆر بۆ کارمەندان و ئێستا بۆ ساڵی داهاتوو سێ پرۆژه یاسامان ئامادەی پرۆژه یاسای چاکسازی و پرۆژه یاسای سزای جێگرەوە کە عقوبات بەدیلە ئەو کەسانی کە لە تاوانی جونح جینایە ناوانی جونح ئەتوانین ئێمە ژنان و نەوجوانانی ئێمە سوودمەند بنلەوە و دەرکردنی یاسایی لێبوردنی گشتی کە پێویستەکە چاکسازەکان چۆڵ بکرێ و کارمان سەرۆ کردو بۆی هەموو چاکسازەکان بە تۆڕێکی ئەلکترۆنی بەسینە چاکسازی و کارەکانی ڕۆژانەوان بە ئەلکترۆنی بکرێ و دەرکردنی گۆڤارێکی وەرزی چاکسازیە لە هەرێمی کوردستان. زۆر ساڵ بەخێر دەست خۆش بێت. بەڵێ سۆما ئەوەی جێبیست بوون هەموو ئەو زانیاریانە بوو لەبارەی سنتەری شیانەوە بۆ سزادراوانی بەکارهێنەرانی مادەی هۆشبەر هەروەها وەکو میوانەکەشم باسی کرد زۆرترین ڕێژەی ئەو کەسانی کە لەسەر مادەی هۆشبەر سزادراون لە سنووری پارێزگای هەولێرە لەگەڵ پلان و بەرنامەکانیشیان بۆ ساڵی داهاتوو چۆن کار دەکەن بۆ کەمکردنەوەی ڕێژەی قەرەباڵغی لە نێو چاکسازیەکانی هەرێمی کوردستان.